بەناوی خۆ بەشنەوە مێرەبان سڵاوتان لێبێ ئێزان و خۆشەویستان خۆشحاڵم جارێکی تر لە هەڵوەستەوە هاتمەوە خزمەت ئێوە عەزیز و خۆشەویست. لە بەرنامەی ئەمجاری هەڵوەستەمان مانەوەی هەڵوەستە لەسەر پێشنیازە یاسای وزارەتی پەروەردە بکەین کە ئێستا لە پەرلەمانی کوردستان و خوێندنەوەی یەکەمی بۆ کراوە. ئەو کتێبەی کە لەبەردەستی منە کە زۆرێکمان لە ڕێگای ئەم کتێبەوە فێرە خوێندەواری بووینیان دەتوانین بڵێن سەرەتای خوێندەواریمان بەم کتێبەیە دەستی پێ کردووە. چەندین ساڵە لە وزارەتی پەروەردە ئەمە منهەجە. ئەم منهەج و ئەم سیستەمەی کە چەندین ساڵە لە هەرێمی کوردستان هەیە و هەرچەندە گلەیەکی زۆر لە سیستەمی فێرکردن هەیە، وزارەتی پەروەردە پرۆژە یاسایەکی نووسیوەتەوە و چاوەڕوانە لە پەرلەمانی کوردستان جێبەجێ بکرێت و سەرجەم سیستەمی پەروەردە لە هەرێمی کوردستان گۆڕانکاری بەسەردا بێت. بەڵام لەم سیستەمە کە یان لەم منهەجە نوێیی کە وزارەتی پەروەردە پێشنیازی یاسای کردووە کە پێشکەشی پەرلەمانی کردووە، کۆمەڵێک بەرگەی تێدایە بەڕاستی جێگای هەڵوەستەکردنە. بۆیە لە بەرنامەیەم ڕۆمان هەڵوەستە لەسەر ئەو پرۆژە یاسایە دەکەین کە لە وزارەتی پەروەردەوە پێشکەش بە پەرلەمانی کوردستان کراوە. خوێندن و خوێندەواری پێداویستیەکی گرنگی هەر کۆمەلگا و نەتەوەیەکە بۆ پێشکەوتن و داهێنان و بەڕێکردنی کاروبارەکانی ژیانی ڕۆژانەیان لە ڕێگای کەسانی زیرەک و شیار و خوێندنەر و خوێندەوار. کارتی پەروەردە لە هەرێمی کوردستان زیاتر لە 30 ساڵە بەدەست حکوومەتی هەرێمی کوردستانەوەیە. مەبەست لە کارتی پەروەردە لە هەرێمی کوردستان لە ئاستیەکەمدا دەستگاکانی وزارەتی پەروەردەیە کە لە ساڵی 1992 دامەزراون. بە شێوەیەکی گشتی خوێندن لە هەرێمی کوردستان خوێندنی حکومیە لە پاڵبوونی کارتی تایبەت کە لەلایەن کارتی گشتی حکوومەت بەڕێوە دەبرێن و سەرپەرشتی دەکرێن. وزارەتی پەروەردە دوای 30 ساڵ لە پەیڕەوکردنی سیستەمی پەروەردە لە ماوەی چەند ساڵی ڕابردوو خەریکی نووسینەوەی سیستەمێکی نوێی پەروەردەییە بۆ تەواوی قۆناغەکانی خوێندن. بەڵام دوای هەوڵێکی زۆر بوو بە پێشنیازە یاسایەک و ناردرا بۆ پەرلەمانی کوردستان. بەڵام ئەو پێشنیازە یاسایەش خاڵی نییە لە کەم و کورتی و ئەوەی جێگای هەڵوەستەکردنە وانەی ئاینی پیرۆزی ئیسلامە لە نێو سیستەمە نوێکەی پەروەردە. دەبیندێت لە 1994 بڕگا لە نێو پێشنیازە یاساکە لە هیچ شوێنێکیان باسی ئاینی پیرۆزی ئیسلام ناکرێت. ئەم ڕەشنووسە یاسایە ڕەشنووسێکی تێر و تەسەل و چڕۆپەڕە هەموو بوارەکانی بواری پەروەردە و فێرکردن لە خۆ دەگرێ لە 1997 ماددە پێک هاتووە. بەڵام ئەم 1997 ماددەیە وەکو وتم پێشنیار کراون ڕەشنووسن دەکرێت لە پەرلەمانی کوردستان زیاد بکرێن، کەم بکرێن، هەندێکیان دەمج بکرێن بەپێی ئەوەی کە گفتوگۆی لەسەر دەکرێت و هەماهەنگیشیان لەگەڵ وەزارەتی پەروەردە ئەو وەختە ڕەنگە ژمارەی مادەکان یان وەک خۆی بمێنێتەوە یان کەم بێ یان زیاد بێت. طبعاً ئەم ڕەشنووسێکە وەکو دەزانم پێشتر یاسای ژمارە 4 ساڵی 1992 هەبوو. ئەم یاسایە لە کاتێک دەرکراوە ئێستا ئێمە لە سەردەمێکی ترداین. دنیا گۆڕانکاری زۆری بەسەردا هاتووە، بواری پەروەردە و فێرکردن گۆڕانکاری زۆری بەسەردا هاتووە. ڕەنگە ئەو یاسایی ئێستا بەرکارە، بەڵام دەرەوەی هەموو پێویستی و پێداویستیەکانی بواری پەروەردە و فێرکردن نەبێ. بۆیە ئەمە کە پێشنیار کراوە ئەمە لە بنچینە فەلسەفەیەکان و لە بنەماگشتیەکان و دیارکردنی ئامانجەکانەوە دەست پێ دەکا. اینجا دەواازە ڕێخستنی هەموو جۆرەکانی خوێندنی کردووە و لە هەمان کاتدا خوێندنی گشتی و ئەوەی کارتی تایبەتیش ڕێکخراون و زۆر بواری گرنگیشی خراوەتە ناو کە پێشتر بوونیان نەبووە لە یاسای پێشتر وەکو دڵنیای جۆری و پاراستنی کواڵەتی خوێندن و مافی مامۆستا و قوتابی و زۆر بابەتی دیکە لە خۆ دەگرێتن کە ڕەنگە کاتێک کە دەکەوێتە بەردەستی پەروەردەکاران کار ئاسانیەکی زۆر و پاراستنی مافیش زیاتر دەستەبەر بکە. بەڵێ گومانی تێدانە، یعنی بنەمای یاسایی بۆ هەر کارێک پاڵپشتیەکی پێویستە و دەبێ هەبێ و هەموو کارەکان لەوەوە سەرچاوە دەگرن. بۆیە ئەمە وا هەز دەکەین ئەگەر ئەم یاسایە تێپەڕێ لە پەرلەمانی کوردستان کە چاوەڕوان دەکەین تێپەڕێتن تێگەیشتنێکەیە لە بینی لیژنەی پەروەردە و فێرکردن و وەزارەتی پەروەردە و چەندین دانیشتنمان کردوون. بێگومان نەقلەیەکی نەوعی دەبێتن لە بواری پەروەردە فێرکردن. مەناهج وەکو تەفاسیل ئەمە لە دەرەوەی یاسایە، بەڵام لە ناو یاسادا بۆ یەکەم جار باسی پرۆگرامەکانی خوێندن دەکا کە چۆن چوارچێوەیەکی دیاریکراوی هەبێتن، ئەو بنەمانەی کە دەبێت لە مەنهەجدا ڕنگدانەوەی هەبێ و هەروەها چۆن بۆ هەر قۆناغێک و بۆ هەر مادەیەک پێویستە
بەڵگەنامەی پێویستە بێ، پێویستە ئامانجەکان بە پێی ساڵەکانی خوێندن و پۆلەکان ڕێک بخرێن. ئەمانە هەموو ئیشارەتیان پێکراوە کە لەسەر ئەو بنەمایە دەکرێت کارێکی باشتر لە بواری پرۆگرام و پێشخستنی پرۆگرامەکانی خوێندن. ئەم بابەتە ڕوبەڕووی ئێمە کراوەتەوە لە ناو لیژنەی پەروەردە و فێرکردن و لە سۆشیال میدیاش تا حدێک بینیومانە مەسەلەن دەنگۆی لێ دروست بووە. پەروەردەی ئاینی ئیسلامی بە هیچ شێوەیەک بەپێی ئەم ڕەشنووسە و بەپێی هیچ بڕیارێکی دیکە نە لا دەدرێت نە پشتگوێ دەخرێتن. بەڵام ڕەنگە کاتێک باسی دیارکردنی مادەکانی خوێندن کراوە، باس لە مادەکانی وەکو زمانەکان و زانستەکان کراوە و دەڵێ چەند بابەتێکی تریش کە وەزارەت دەتوانێت دەستنیشانی بکە. ڕەنگە وەکو عینوان یعنی بە دقت ئەو ناوە نەهاتبێتن، بەڵام ئەمە هیچ مەترسیەک لەسەر ئەوە دروست ناکاتن کە پەروەردەی ئاینی ئیسلامی وەلا بنرێت. ئەوەی من گوێم لە جەنابی وەزیر بووە، دەڵێ پاڵپشتی ئەوەمە کە پەروەردەی ئاینی ئیسلام بمێنێ هەروەک چۆن پەروەردەی ئاینی مەسیحیەکان و ئێزدی و ئەوانە شەیە بۆ پەیڕەوانی ئەو ئاینانە. پێشنیارە یاسایی پەروەردە لەلایەن وەزارەتی پەروەردەوە ئامادەکراوە و نێراوەتە پەرلەمان. لە پەرلەمان خوێندنەوەی یەکەمی بۆ کراوە، ئێستا لای لیژنەی پەروەردەیە ئەوان راپۆرتی لەسەر ئامادەکەن. طبعا من پێشنیارە یاساکەم خوێندوتەوە بەڕاستی. پرۆژەکە پرۆژەیەکی تێر و تەواوە، ئەگەرچی لە هێندێک بەرگە و مادە درێژدادڕێکی تایە، من خۆمە و سەرنجەم لەسەری هەیە، هێندە بابە دەکرێ بە ڕێنمایی دوای ڕێک بخرێت لەلایەن وەزارەتی پەروەردەوە. بە شێوەیەکی گشتی ئەمە یەکەم جارە وەزارەتی پەروەردە هەموو ئەوەی پەیوەندی بە پەروەردەوە هەیە، چ مامۆستا و چ قوتابی، چ پرۆگرام، چ سیستمی کارگێڕی بە یەکەوە کۆبکاتەوە لە چوارچەوەی یاسایەکە. ئەمە نقطەیەکی ئیجابیە. خاڵێکی تر بەڵام بەڕاستی کەم و کورتی هەیە لەم یاسایە و ئەوەی بەلای منەوە زۆر گرنگە. ڕاستە هەندێک کەم و کورتی هەند فەنین یاساین ئەکراوانە چارەسەر بکرێن بەتابەت لە کاتی خوێندنەوەی دووەما لەلایەن هەم لیژنەی پەروەردە هەم لیژنەی یاسا هەم پەرلەمانتارانەوە، بەڵام ئەوەی بەلای منەوە زۆر گرنگە مەسەلەوەیە کە ئەم یاسایە، ئەم پێشنیارە یاسایە خاڵیە لە ئامانجی ڕاستەقینە، هیچ ڕوئیا و فەلسەفەیەک ناخاتەڕوو. یعنی ئامانجی یاساکە چییە؟ طبعا ئەبێ ئامانجی پەروەردەش بێ لە هەمان کاتا لە کوردستان، ئەبێ ئامانجەکان فەلسەفەیەکی دیاریکراو بن. هیچ وڵاتێک نییە لە هیچ شوێنێکی دنیا فەلسەفەیەکی دیاریکراوی نییە. وڵات هەیە فەلسەفەی ئاینی مەسیحی هەیە، وڵات هەیە فەلسەفەی ئاینی جوولەکەی هەیە. مەسەن لە ئێران لە ناو ئاینی ئیسلامیشا مەزهەبێک زاڵەکە شیعەیە، لە وڵاتێکی تر بە هەمان شێوە. لە هەرێمی کوردستانیشا ئێمە زۆرینە مسڵمانین، زۆرینە یەک مەزهەبیشین، بە یەک زمان قسەیەکەین. لەبەرەوە ناکرێت ئامانجە باڵاکانی شەریعەت لە ناو یاسای فەلسەفا ون بن و ئەمە یەکێک لە خەلەلەکانە. ئەم یاسایە ئەوێ پەروەردە ئەوێ چ جۆرە مناڵێک پێ بگەێنە، ئەم مناڵە ڕوئیا و دنیابینی بۆ پەیوەندی نێوان خۆی و بوونەوەر و خەڵک چییە و لەسەر بنەمای چی بیناکراوە؟ ئایا لەسەر بنەمای ئیلحادە؟ ئایا لەسەر بنەمای ئیسلامە؟ ئایا لەسەر بنەمای دیموکراتی و ئەلمانیە کە ئێمە توانین بنەماکانی دیموکراسی هەندێکیان لە چوارچێوەی پرۆژەی گەورەی ئیسلامە بۆ ژیان جێبکەینەوە. بۆیە ئەمە یەکێک لە خەلەلە گەورەکانە کە لە ئامانجەکانی یاساکە کە ئامانجەکانی پەروەردە و سیستمی پەروەردەشەکە نییە و ونە. خەلەلێکی ترەوەیە وانەی پەروەردەی ئیسلامی بەڕاستی فەرامۆش کراوە، بەلاوەکی دانراوە و لە هێندێ بڕگای هەڵدراوە پەروەردەی ئاینەکان هەبێ. ئەمە زۆر غەڵەتە. من لە 3 کۆنگرەی پەروەردەی وەزارەتی پەروەردە لە ساڵانی ڕابردووە بەشدار بووم. لە هەر 3 کۆنگرەکە هەوڵی زۆر ناحەزانە هەیە بەرامبەر بەم کۆمەڵگە و بە خەڵک مناڵی ئەم وڵاتە کە ئیسلام بە هیچ جۆرە لە ناو پەروەردە نەمێنێ، ئاینی ئیسلام لە پرۆگرامەکانی پەروەردە نەمێنێ. ئەبێ خەڵکی وڵاتە زۆر وشیار بێ، زۆر وریا بێ و پەرلەمانتارانێک کە ڕازگۆن لەگەڵ خۆیان و خوای خۆیانە ڕێگە نەدەن یاسایەک بچێتە بواری جێبەجێکردنەوە، سیستم و پرۆگرامێک بچێتە بەردەست مناڵی کورد کە خاڵی بێ لە پەروەردەی مسلمانانە، پەروەردەی کوردانە تەنانەت و مناڵی کورد سەر لێ بشێوێنێ. بۆیە
ناکرێت مناڵێکی سەرەتایی مناڵێکی ناوەندی کە هێشتا و بنەماکانی بیرکردنەوە لە دنیا و لە ژیان و لە فەلسەفەی ژیان لای نەچەسپیون بێت تۆ مەسا ئاینی مەسیحی بکەی بە قوڕیا ئاینەکانی تر بکەی بە قوڕیا ناکرێت لە هەرێمی کوردستانە مناڵێکی موسڵمان ئەبێ پەروەردەی ئاینەکەی خۆی بخوێنێ ئەمە یەکێک لە کورتیەکانی یاساش طبعا لەم ڕوانگەیەوە کە تۆ تەماشای یاساکەکەی لەم سەر بۆ ئەو سەر هەستەکەی ئەمانی کە بەڕێزانی یاساکەیان گەڵاڵە کردو و نووسیوە پیان عیبە بڵێن ئێمە موسڵمانین پیان عیبە بڵێن ئێمە میلەتەکەمان یعنی ئاینەکەی ئاینی ئیسلامە چونکە ئاینی ئیسلام ئاینێکە بە ئاڵتونیش ناکڕێت لە بواری پەروەردە ئەو بابەتانەی کە ئینسان دروستەکەن ئینسانی دەست پاک داوێن پاک بەڕەوشت و چاکەکار بە وەفا یاساپارێز و دووربوو لە تاوان ئەو بنەمایانەی کە لە ئیسلامە هەن ئینسانێکی لەم جۆرە پێگەن لە ئاینی ئیسلامە هەن مەفروض وایە لە یاساکە جێ بێتەوە و بە شانازیشەوە و شانازی پێوە بکەن هەر هەمومان ئەوانەی لە حکوومەتن ئەوانەی لە سەرۆکایەتیەکانن ئەو بەڕێزانەی لە پەرلەمانن ئەوانەی شتێکیان لە دەستە لە بواری پەروەردە بەڕاستی بێ بە شانازیەوە یعنی ئاینەکەی ئێمە هیچ خاڵێکی تیانە جێگەی نەنگی بێ جێگەی عیبە بێ تێک بگیرێ لەگەڵ عەقڵ لەگەڵ سیستم لەگەڵ تەکنۆلۆژیا لەگەڵ پێشکەوتنەکان لەگەڵ ژیانی هاوچەرخ هەموو ئەوەی کە هەیە لە ئیسلامە ئامانجەکەی بە تایبەت پەیوەندی نێوان ئینسانەکان پێگەیاندنی ئینسانێکی ساغ و تەندروست و بە وەفا و چاکەکارە بۆ خۆی بۆ خێزانەکەی بۆ کۆمەڵگەکەی کەواتە بۆچی ئەمە ڕنگدانەوەی نەبێت لە یاسای پەروەردە و لە پرۆگرامی پەروەردەیە و بۆچی لە یاساکەمانە یعنی ئەم نەنگیە ئەمە بە نەنگی بزانرێ یا بە شەرم بزانرێ کە ئێمە ئەمە زەق بکەینەوە زۆر گرنگە یاساکە لە کاتی مناقەشا لە کاتی ئامادەکردنی راپۆرتی دووەمە بۆ خوێندنەوەی دووەم راپۆرتا بۆ خوێندنەوەی دووەم بابەتی ئیسلام وەکو هەوێنێک لە ناو یاساکە ڕنگدانەوەی هەبێت وانەی ئاین ئێستا ئەگەر وەکو دیراسەیەکی ورد لێکۆڵێنەوەیەک لە پەروەردەی ئیسلامی بکەین لە ناو ناوەندەکانی خوێندن بۆمان دەردەکەوێت کە پەروەردەی ئاین یان وانەی پەروەردەی ئیسلامی ئەتوانین بڵێن بەراورد بەجاران زۆر پاشەکشەی کردووە بە جۆرێک کە تاچی قوتابی خوێندکار ئەمەە وانەکە بێڕۆڵ کراوە تەسیر و کاریگەری لایانی پەروەردەی و لایانی ئەخلاقی و لایانی سلوکی بەسەر قوتابی زۆر کاڵ بوویتەوە جاران پەروەردەی ئیسلامی وانەیەک بوو بە تایبەتی هەر لە بەرجی کتێبەکە سەیری بەرجی کتێبەکەت بکردایە ڕەمزی مزگەوت و ڕەمزی مامۆسای ئاینی و ڕەمزی منارەی مزگەوتەکان یان بڵێن ئەو وێنێکە لەسەر بەرگەکە هەبوو هەموو ڕەمزی ڕەسەنی ئیسلامی پێوە دیار بوو بەڵام ئێستا هەر لە بەرجی کتێبەکە و هەر لە ناوەڕۆکی کتێبەکە ئەتوانی بڵێن گۆڕەکانی زۆری بەسەردا هاتووە ناوەڕۆکی کتێبەکە پەروەردەی ئیسلامی جاران پڕ بوو لە ئاەت و فەرمودەی جوان و زۆر کاریگەر بەڕاستی هەر تەڵەب و قوتابیەک لە سەرەتاییەوە تاوەکو دەگەیشتە مەرحەلەی زانکۆ پەیمانگاکان ئەتوانم بڵێن بەشێکی زۆری لە ئاەت و فەرمودەکان لەبەر بوو لەبەرەوەی ئاەت و فەرمودەکان بە شێوەی ئیجباری لەبەر دەکرا ئەم ئاەتانش هەمووی گزارشت بوو لە پەروەردەکردنی تاچی کۆمەڵگا و لەو دقە جوانانەی کە هەم لە فێربوونی نوێش پایەکانی نوێش ڕوکنەکانی نوێش و زەکاتدان بە هەمان شێوە و پاشان پێکەوە ژیانی تاکەکانی ناو کۆمەلگا لە پەروەردەی ئیسلامی زۆر بەرجەستە بوو بەڵام بەداخەوە ئەوانەی کە بڵێن دەسەڵاتدارانی ئێستای وەزارەتی پەروەردە و چەند ساڵێک بەر لە ئێستا لە کابینەکانی پێشوشدا بە مەرامی خۆیان گوایە ئەم ئاەتانەی یان ئەم فەرمودانێ لە ناو وانەی پەروەردەی ئیسلامیدا هەیە زۆرێک لە تۆقاندن و زۆرێک لە ترساندنی پێوە دیارە هەستان بە هەنجەتی ئەوە
بەبێ ئەوەی هیچ مبەڕێ بەبێ دیراسەیەکی ئەویان کرد بێتن ئەمان کردە هەنجەتێک ئەمان کردە مبەڕێک بۆی ئەم کۆمەڵە ئاەت و فەرمودەیە بەداخەوە لەناو پەروەردەی ئیسلامی وەلا بندرێتن. ئێستا پەروەردەی ئیسلامی بە جۆرێکە پێکاتوە لە نارێم ئاەت و فەرمودەی تێدا نەماوە بەڵام زۆر دەگمەن و زۆر کەمە بە شێوازێک قوتابی خوێندکار لە 2-3 بەشەوانە ئاەتێکی بەرچاو دەکەوێتن لە 2-3 بەشەوانە فەرمودەیەکی بەرچاو دەکەوێتن ئەوە تریان هەمووی ڕێنماییە هەمووی لایانی سلوکیاتە بگرە ئەمە لە ڕووی ناوەڕۆکەوە لە ڕووی منهەجەوە. پاشان پسپۆڕی ئەو مامۆستایانەی کەوا وانەی پەروەردەی ئیسلامی دەڕێنەوە خۆی بە گوێرەی سیستەمی وەزارەتی پەروەردە ئەبوو ئەو مامۆستانەی کە خەریجی کۆلێژی شەریعە کۆلێژی دراساتی ئیسلامین ئەمانە مختصن ئەمان تایبەتمەندن بۆ گوتنەوەی وانەی پەروەردەی ئیسلامی چونکە خەریجی شەریعە شارەزایە لە بنەماکانی ئیسلام شارەزایە لە دەقەکانی قورئان شارەزایە لە فەرمایشتەکانی پێغەمبەر صلی الله علیه و سلم ئەو دەزانی چۆن قوتابی فێر بکە ئەو دەزانی چۆن بە قوتابی بخوێنیتەوە یعنی گوناحێکی گەورەیە عیبێکی گەورەیە کە مامۆستا هیچ پسپۆڕێکی لەوانەی ئیسلامی پەروەردەی ئیسلامی نییە ئاەت بە غەڵەتی بۆ قوتابی دەخوێنیتەوە فەرمایش بە غەڵەتی بۆ قوتابی دەخوێنیتەوە یعنی قوتابی هەووە ئەو قوتابیانەی بە تایبەتی کە مستەوایەکیان هەیە لە مزگەوت خوێندیانە لە لای مامۆستایانی خوێندیانە یان لە سنتەرەکان خوێندیانە ئەوان ئاەت و فەرمودەکان بۆ مامۆستاکان ڕاست دەکەنەوە ئەمە نەنجیە ئەمە عیبێکی گەورەیە ناکرێ وەزارەتی پەروەردە بەم شێوە سەیری پەروەردەی ئیسلام وانەی ئیسلامی بکاتن لە لایەکی ترەوە جگەل لەوەی کە مامۆستای تایبەتمەندی بۆ دانەناوە پژوێ خستووە سەرپەرشتیاری تایبەت بە پەروەردەی ئیسلامیشمان نییە ئەمەش عیبەیەکی گەورەیە ئەمەش کلێنێکی گەورەیە هێشتوتیەوە یعنی کاتێکە سەرپەرشتیار بۆ هەموو مادەکان بۆ هەموو وانەکان سەردانی قوتابخانە دەکات سەردانی مامۆستای پسپۆڕ دەکاتن لە وانەکانی تر پەروەردەی ئیسلامی نیەتی ئەمە کە پەروەردەی ئیسلامی نیەتی ئەمە بەڕاستی بێڕێزیکردنە بێ ئەرزشکردنی وانەی پەروەردەی ئیسلامیە جگەل لەوەش لێرە لەوێ کە ئەبینین هەندێک لە بەڕێوەبەرەکان بەداخەوە وانەی پەروەردەی ئیسلامیان خستۆتە کۆتاوانەکانی جەدوەل ینی ئەمەش بێ ئەهمیەتکردنە لە کۆتاوانەکانیان داناوە بۆی قوتابی کاتێک بێتاقەت و بێزار دەبێتن لە وانەکانی کۆتایی دانراوە و جارانیش پەروەردەی ئیسلامی چونکە زۆر بایەخێکی تەواوی پێدەدراوە چونکە دەقی ئاەت و فەرمایشتەکان زۆر بوو لەناو پەروەردەی ئیسلامیدا لە 2 بەشەوانە لە هەفتەیەک دەخوێندرا ئێستا وای لێ هاتووە 1 بەشەوانە دانراوە بەشەوانەکەش جاری وهەیە لە وانەکانی ئەخیری دانراوە لە جەدوەل بەداخەمە بێ ئەرزشکردن و بێ ئەهمیەتکردنی پەروەردەی ئیسلامی لە ناوەندەکانی خوێندن. طبعاً جگەلەوەی کە باسمان لێوە کرد وانەی پەروەردەی ئیسلامی لە زۆربەی قۆناغ و لە زۆربەی مەرحەلەکاندا بەم شێوەیە بێ ئەهمیەت کراوە ئێمە کە باسمان کرد گوتمان لە 2 بەشەوانە کراوەتەوە بە بەشەوانەیەک بە تایبەتی لە قۆناغەکانی ئەوانەی کە دەرسە ینی بەشە علمیەکانن ئەنی کە بەشی زانستین ئەمان تەنها و تەنها 1 بەشەوانە دەخوێن لە هەفتەیەکدا ئەوانی تر 2 بەشەوانەیە بەڵام بەشە وێژەیەکان بەڵام ئەم 2 بەشەوانەش بەڕاستی ئەمەش بێ ئەرزش کراوە هەندێک زار لە کۆتاییەکان دانراوە و بگرە لەگەر ئەوەشدا مامۆستای وانەی وەرزش مامۆستای کۆمەڵایەتی کە ڕێز و حورمەتی تەوامان بۆ ئەو مامۆستا بەڕێزانە هەیە لە زیاتەوەی کە پەرە بە بواری خۆیان بدەن و ئیتمام بە وانەکانی خۆیان بدەن بە اختصاص خۆیان بدەن ئاینیان بۆ مامۆستا بەڕێزانە داناوە کە زۆر جاری وا هەیە حەزیشیان پێ نەبووە بەڵام بە شێوەیەکی ئیجباری چونکە فەراغ هەبووە چونکە مامۆستای تایبەت و متەخەسیس و خەریجی شەریعەت تەعین نەکراوە دانەمەزراوە ناچار ئەو مامۆستا بەڕێزانە تەکمیلی ئەم بابەتانیان کردیە. بەشێکی تر لە بێ ئەهمیەتکردن و ڕۆڵی پەروەردەی ئیسلامی بە تایبەتی لە قۆناغی 12 لە قۆناغی 12 بە شێوەیەک وانەی پەروەردەی ئیسلامی هەم کورت کراوەتەوە بۆ 11 بەشەوانە لەم 11 بەشەوانەش لە بڵێن وەرزی یەکەم پەروەردەی ئیسلامیەکە دەخوێنرێتن چکە بڵێن پەروەردەی ئیسلامی ئاینزاکانە یعنی ئاینی غەیری ئیسلامیشی تێدایە بەداخەوە لە وەرزی دووەم زۆربەی زۆری بابەتەکانی پەروەردەی ئیسلامی تایبەتە بە ئاینی یەزیدی کە ئەمەش خۆتان بینیتان لە ئەم ساڵەکە لە سۆشیال میدیا چەندە ئەم هەندێک لێرە و لەوێ هەندێک مامۆستا بەداخەوە جا بەدەستی ئەنقەزد بووە یان ئەوە تێ بە هەڵەیەک بەسەریدا تێپەڕیوە لە 15 پرسیاری وانەی پەروەردەی ئیسلامی لە قۆناغی 12 نزیکەی 10 تا 11 پرسیاری لە ئاینی ئێزیدی هینایتەوە ئەمە چمان پێ دەڵێتن ئەمە پێمان دەڵێ کە بێ ئەرزشکردن و بێ ئەهمیەتکردنی پەروەردەی ئیسلامیە لە ناو ناوەندەکانی خوێندن بە تایبەتی لە قۆناغی 12 وای لێ هاتووە لە قۆناغی 12 تەنها لەگەر وانەی عەرەبی دانراوە 20 نمرەی بۆ دانراوە لەگەر وانەی عەرەبی بۆ ئەوەی هەم کورت کراوەتەوە هەم بێ ئەهمیەت کراوە لە وێندەردا.
اف یاسای نو که پروردل بسر پروچتن یاسای که کل سال 1992 هاتیه داناتن 3 جراجی هموار کریه 2000 و 2006 و 2007 بگمان یاسای 3 سال بسر تی پراتن اکید که مکرتیت خوید هین کد گل وی یاسای چندین سیستم ید درچوین رینمای درچوین پیراو درچوین بیا و جدا جدا دا گورانکاری بسر سیستم پرورده ده هاتی گورانکاری بسر سیستم فکرنی هاتی بر هنده پروژه یاسایی که گرنگ بو که افریقا بیت پارلمان کردستان دا وان همیا سیستمی دگل رینمایا دگل یاسایی که نیب گنجتن دگل سیستمی نو که پرورده گرنگی امد زانین ایجابیات توی بیجین کم کرنا همی لایه ادوی پروژه یاسایی دا که 197 ماده پیک دیتن راستا یاسایی که دور دریجه بس گل هنی دا جی یاسایی که همی ید کم کرینت ایک یاسا دا که پروژه یاسایی پرورده و فیر کرنه اگر ام بین بحثی سلبیات توانا بکن بگومان چه پروژه یاسایی بیتن چند بیور را یان ام بیجن چند فلتر را تی پارتن خاندنا ای که بهاته کرنه خاندنا دوی هشتنات یکنین و که ات بوار نویسین راپورتی دانه ات نویسین راپورتی جیدا چندین تبینی مهبوینه ماده هبوینه دجی دستور عراق بوینه او ماده هاتینه لادان اب رازی بونا زورینه اندامت لجنا پرورده تایبتی او ماده گریدای کو بحثی بخچه منالاند کتن کد ویتن برا پاره کی بدتا حکومتی کو او دجی دستور عراقی بویه کو خاندن السرانسر عراقی بخورایه نابیتن پاره بیتا ورگرتنه هندك مادة ماينا راوستيين نوكا ميت هيلاين حتى ام راو بوچونت وزارة السرور بگرين يوم جهينا سازانك تايبتي او مادة جريداين بروغرام تخيندني ذاك و سي مادة حتى نوكا اكلانا بوينا سر جهورينا نافت هندك بروغرامانك و ام ترازين بهيش شكلكي ناف بيتا جهورين برهنديجي ام الجوار بجهينا سازانك کو اف ماده هنه هر سیک ایکشوانه القناغه بازنه ایکو دوسی هم بجنه بنرتی ماده جیا گریده پروگرام آماده و ماده کادی جیا گریده پیمانگهت پرورده و هر روسا سلبیات تداهین اوانه کم ببر خدینه رنگ ودانا سیاست حزبا و دوزونا زرد و سوست دا دیاره بونمونه حتى نو كيك لا نبوينا وشا قطابي وشا خيندكار قطابي وصايهات يا بناسكرينيكو او كسيه اول بازن ايكي بنراتي دسبيت كاتن تان نهي بنراتي او قطابي برازيكنا لانكي حزبيه خيندكار كيشكه او اول قناغه آماده دسبيت كاتن خيندكاره قطاب خانه و خندنگجی یعنی رنگ ودانا سیاستا دو زوناتی دو اداره‌ای هاتیت نف پروژه یاسای پرورده جدا کل قناغا بازن ایک و دو سه قطاب خانه اگر دیگه تا بازن آماده ای یعنی بیجین قناغا آماده ای بتا خندنگه برازی کنا زونا سوزه بگومان ناچی بتن رنگ ودانا دو اداره تو بینیت نف پروژه یاسایی ده بر هندی جدی متی بینیت خل سروان هر دو پینا صاحبن مرجع داناتنا سرپرشتیارا یعنی بیجین او کسانت پیشکیشت کن بو سرپرشتیارا متی بینی الوری جه بوینه کو مرجع وانا اوا باید ویتن او کسی پیشکیشی سرپرشتیاریت کتن کارگری انجام دابت اوجی دیاره تنید برجواندی هر دو حزب دا سالات دا چونکه کسانت بیلاین نابنا ریوبرت قطابخانه و نشینجی ریوبریا قطابخانه پریو ببن چونکه ریگریا حزبی آبوانه هی ام بین بر خداینا سیستم تاقی کرنا اوجی سلبیاته سیستم تاقی کرنا چندین ساله کرنا هل بجارتن همی صداصد پولا دوازده هل بجارتنه دیت نامه سیستم که سرنکفتیه چونکی ما هبونت میجوی دا چندین سال چوی دا هشتیب 20 بوی هل بجارتن پشتی هنگی بوی هشتیب 60 نوکه صداصد هل بجارتنن بدیت نامن تنی هل بجارتن نابته بیورک کو تو قطابی به هر سنگینی ما تبینی هبوین سر اویدی قناغا بازنه ایکی پولا ایکی کلویری کفتن نینه
هەمی دەرچوو حسێ بکەن إلا برازەمەندیا سەمیانیان کەس و کارێ بقوتابی ئەمە پەروەردکار چەندین ساڵامەت بۆرێ پەروەردەدا کار کردی بێگومان ئەگەر کەفتن نەبتن و هەرسەنگاندن نەبتن و تاقیکردن نەبتن دەبێتە ئەویدیەک ڕێکێک و ئەف قوتابیل چەندین قوناغاڕا بورتن بێک و بنیاتێکی پەروەردەیی یان ئەم بێژین زانستێکی پەروەردەیی دەف پەیدا بتن. بەتاکید ئاین گرنگی ژیانە بۆ مرۆڤایەتی خۆی پەروەردگار دەفەرمێ فطرة الله التي فطر عليها لا تبديل لخلق الله. ئاینی پیرۆزی ئیسلام ئاینی مرۆڤایەتیە بۆ مرۆڤەکان بەگشتی نەک بۆ مسلمانەکان بەتایبەت. بۆیە بەڕاستی ئەوانەی کە لە بواری لاوازکردنی ڕۆڵ و پێگەی ئاین هەوڵ دەدەن لەسەر ئاستی وڵات، لەسەر ئاستی سیستەم، لەسەر ئاستی منهەج، لەسەر ئاستی ناوەندەکانی خوێندن و پەروەردە بەڕاستی هەڵەیان کردووە لەو بڕیارە و سەرنجامەکەشی زۆر بە خراپی دەبیندرێ لەبەرەوەی ئێمە زەرەری چیمان لەوە کردە کاتێک کە کۆمەڵگەکەی ئێمە لە ناوەندەکانی خوێندندا لە سەرەتایەکانی تاچی خێزانیان گرنگی ئاینیان لابوو، بەهێزی بڕیاردانیان بۆ دروست ببوو، هێزی بەرگریان هەبوو لە مامەڵەکردن لەگەڵ گرفت و کێشە دەرونیەکان، ئیرادەیەکی بەهێزیان هەبوو کە کەسێکی کاریگەر و بەهێز بوون لە نێو کۆمەلگا لە سەرەتاکانی خوێندنی سەرەتایی خوێندنەوە فێری بەڕەحم و بەسۆزی دەکراین لەگەڵ ئاژەڵان، لەگەڵ لە خۆمان گەورەتر، لەگەڵ لە خۆمان بچووکتر. بۆیە بەڕاستی ئەو هەوڵ و هەنگاوانەی کە هەن بۆ لەباربردنی گرنگی دین بەڕاستی فەراغی زۆر گەورە و مەترسی زۆر گەورە لەسەر ئاستی تاک و کۆمەلگاش دروست دەکات. بەتەکید ئاین ڕۆڵ و پێگەیەکی زۆر گرنگی هەیە. ئەو کۆمەلگەی کە تاکەکانی هۆشیارن بە ئاینی سەرەکی وڵاتیان کە ئاینی پیرۆزی ئیسلامیش لەنێو ئەو کۆمەلگەی ئێمە بەڕاستی هەم لە پێشتر ڕۆڵ و کاریگەری گرنگی هەبووە، هەم لە ئێستاشدا کاتێک کە دەبینین ڕۆڵی ئاین لاوازکرایە نەتیجە و سەرنجامەکەی بیندرایە کە کارەساتی زۆر گەورە و نەخوازرا و بیندرایە کە خەریکە زەنجی شپرزەیی و تێکچوونی شیرازەی خێزانی دەبیندرێ و ئەگەر بەراوردێکی زۆر کورت و خێرا لە نێوان وڵاتانی پێشکەوتوو بکەین بە ئایدیا و بیرکردنەوەی جیاواز هەمویان بە دوای دۆزینەوەی یا بە دوای تۆخکردنەوەی فەرهەنگی ئاینی شوناسی نەتەوەکەیانن لە هەموو کۆمەلگە پێشکەوتوەکان تەمەشا دەکەی پەروەردەی خێزانی دەخوێندرێ و بنەماکانی ڕێز و لێکتێگەیشتن دەخوێندرێت و دیراسەیەکی وردی ئاینەکەی خۆیان هەیە و ئەوان بە شێوازێکی جیاواز نایەن دیراسەی ئاینێکی دیکە بکەن کە لەگەڵ ئاینی خۆیان جیاوازەیە تێکەڵکێشی دروست بکەن. بۆیە گرینگە بەرپرسانی باڵا لەم وڵاتی ئێمە ئەوە بێتەوە پێش خۆیان ئەو بەرپرسیارێتە لە ئاستی ئەوە ئەسپی خۆیان تاو بدەن تا چەند لەو هەنگاوانە بڕیارەکان لە شوێنی خۆیەتی، یعنی لە پای چی بۆ نمونە ڕۆڵی ئاین کەمکردنەوە ئەوانەی کە لە مێژوو جێگەی دەست و پەنجەیان دیار بووە لە فەرهەنگی کوردەواری ڕابگرە تاک و خزمەتی شوناسی میلەت لە ڕووی شارەزاییان لە زانستەکانی جیاواز شان بەشانی زانستە ئاینەکان خەڵکیان پەروەردە کردووە، خەڵکیان پێگەیاندووە و کەسی باڵا دەرچوون. تەنانەت من هەر بە کورتی ئەوە بڵێم ئەوانەی لە سەرەتاکانی تەمەنیانەوە پێگە و ڕۆڵی ئاینیان لاباسکرایە پێیانەوە بیندرایە کە کەسێکی زۆر کاریگەر ئەکتیڤ چالاک شارەزا و پسپۆر لە زۆرێک لە بوارەکانی ژیان. بە کورتی دەمەوێت ئەوە بڵێم بەڕاستی هەمومان لە خەمی ئەوە بین ڕۆڵی ئاین بجێڕینەوە بۆ ناو تاچی خێزانمان و لە نێو خێزانیشدا بە شێوازێکی گشتی ڕێزی ئاین بگیرێ. من ڕادیاواز نیم لەوەی کە لە قۆناغی دوای سەرەتایی دیراسەی ئاینەکانی تر بکرێ وەک ئێستا تیشتی ئەوە دەخرێتە سەر ئەوەی کە پەروەردەی ئیسلامی لاواز بکرێ نەهێنرێ و ئەو ناوە وەلا بندرێ. دێن باسی ئاینەکان دەکەن بە شێوازێکی گشتی کوا لە کوێی وڵاتی دنیا وایە کە ئەسلی منهەجیان دەستوریان ئیسلام نییە و دیراسەی ئیسلام بخوێنن بۆ ئێمە بینەژێر ئەو پاڵە پەستۆیە. نەخێر دیراسەی ئاینی خۆمان بە شێوازێکی گرنگ لە بابەتە پەروەردەیەکان لە بابەتی ڕێز و شەفاقەت و سۆز و عەتف و حەنان ئەوە دەستکەوتی زۆر گەورە بەدەستدێنی و لە بەرامبەریشدا دروستکردنی فەراخ و کەلەن بەڕاستی مەترسی گەورە لی بەرپا دەکرێت. نەخێر ئەمە ئامادەکردنی پسپۆرانی بواری پەروەردەیە لە هەرێمی کوردستان، بەڵام سوود لە ئەزمموی وڵاتان وەرگیراوە، سوود لە شارەزایان وەرگیراوە
سوود لە یاسای وڵاتانی پێشکەوتو وڵاتانی دەوروبەریش وەرگیراوە بەڵام ئەوانەی نووسیویانەتەوە هەر هەمویان قەلەمی کوردستانین بیرکردنەوەی کوردستانین ئەوانن کە لە بواری پەروەردەدا کار دەکەن چ لە ناو وەزارەت چ لە دەرەوەی وەزارەت و بە پێی توانەڕای زۆربەی زۆری خەڵکی پەیوەندیداریش وەرگیراوە پێشتر ئەم ڕەشنووسە دراوەتە بە ڕێوەبەراتی گشتی پارێزگاکان و ئەوانش لە ڕێخۆیان دایان بەزاندووە بۆ پەروەردەکان و سەرپەرشتیاران و قوتابخانەکان و بە هەمان شێوە کۆمەڵگەی مەدەنی ڕێکخراوەکان خەڵکانی پسپۆر لە دەرەوە لە زانکۆ و وەزارەتی پەیوەندیدار هەموو ئەم خەڵکانە ڕایان هەبووە لە دیارکردنی چوارچێوەی ئەم ڕەشنووسە ئەوەی وەکو خۆتاکو ئێستا باخچەی ساوایان 2 ساڵی خوێندنە 4 ساڵی و 5 ساڵی و قۆناغی بنەڕەتیش لە 9 ساڵ پێک دێ بەڵام دابەش کراوە بۆ 3 بازنە بە پێی تایبەتمەندی بۆ نمونە پۆلی بازنە یەکەم پۆلی 1 و 2 و 3 ئەوە بیر لەوە دەکەینەوە کە مامۆستای تایبەتیان هەبی زۆربەی وانەکان بڵێتەوە بۆ ماوەی 3 ساڵ لەگەڵ مناڵ بمێنێتەوە بە پاڵپشتی خێزان و دایک و باوک ئەم مامۆستایە 3 ساڵ لەگەڵ ئەم مناڵە وردەکاری دەرونی و کێشە کۆمەڵاتی و دەرونیەکانی تێدەگا و زیاتر پاڵپشت دەبێت کە لە زۆربەی کار لە زۆربەی بابەتەکان لەگەڵیدا دەبێت بەڵام بەپێی ئەم یاسا دەبێت ئەم جۆرە مامۆستای ئامادە بکرێەوە بەم شێوەیە ئەڵلقەی یعنی بازنەی دووەم و سێیەمیش و ئامادەیش وەک خۆی دەمێنێتەوە بە لقە جیاوازەکانی زانستی و وێژەیی و پیشەی ئەمە بۆ بازنەی یەکەم حاولە دەکەین زۆربەی بابەتەکان بەڵام کاتی دەوێت هەندێک لە بڕگەکان هەندێک لە مادەکانی ئەم یاسایە کاتی بۆ دیار دەکرێت یەکسەر بە دەرچوونی ناکەونە بواری جێبەجێکردن چونکە هەندێکیان ئامادەکاری زۆری دەوێت پاڵپشتی دارایی دەوێت ڕاهێنانی دەوێت جا ئەم بۆ چوونە لە دنیای پێشکەوتوو هەیە بۆ نمونە پێویست ناکاتن مامۆستای ئینگلیزی و مامۆستای زانست و مامۆستای بیرکاری و هەمووی جیاجیاون ئەگەر بابەتە سەرەکیەکان مامۆستاوە ئامادە بکرێت کە بتوانێت لەم قۆناغانەی سەرەتایی بتوانێت سەردەری لەگەڵ هەموو بابەتەکان بکە کاتێکی زیاتر لەگەڵ تەڵەبەیە و دەتوانێت پاڵپشتیەکی زیاتری تەڵەبە بکە بۆ ئەوەی پێ بگاتن لە هەموو ڕوویەکەوە لە ڕووی فکری زانستی ڕۆحی یعنی جەستەیی هەموو دەرونی هەموو بوارەکان زۆر شتی گرنگی تێدایە بۆ نمونە بابەتی کواڵیتی جۆرێتی خوێندن لە یاسای پێشووتر یان باس نەکراوە یان بە دێرێکی زۆر سادە تێپەڕیون بەڵام لێرە ئێمە دەواازەیەکی تایبەتمان هەیە بۆ دڵنیایی جۆری بۆ پاراستنی جۆرێتی خوێندن بۆ بەرزڕاگرتنی جۆرێتی خوێندن ئەوش لە نەتیجەی هەڵسەنگاندن و باشترکردنی پرۆسەکە ئەمە میکانیزمێک دیاری کراوە لەوێ کە سیستەمەکە بۆ خۆی پێش بخە یعنی بەرەو پێشوونەکان بەردەوام بە ئاراستەیەک بن کە پاراستنی کۆڵەتی خوێندن بکە وەک پێشتر ئاماژەم پێکرد یەکێک لە شتە جوانەکانی ئەم ڕەشنووسە یاسایە هەم پاراستنی مافی مامۆستایە هەم بەهێزکردنی توانای مامۆستایە لەم یاسایەدا یاسا وەزارەت ئیجبار دەکا و مامۆستاش دەخاتە ژێر بەرپرسیارەتی کە ساڵانە ژمارەیەکی دیاریکراو تا 30 کاتژمێر پێویستە ڕاهێنا بکە کاتێک لە یاسادا دەبێت وەزارەت دەبێت پلانی هەبێتن بۆ ئەوەی مامۆستا بخاتە خولەوە بۆ ئەوەی بنیانانێکی باشتری توانا و شیانەکانی بکرێتن طبعا ئەمەش ڕنگدانەوەی باشی دەبێت لەسەر ئەوەی کە پرۆسەی پەروەردە و فێرکردن لە ناوپۆلدا بە شێوەیەکی باشتر بەڕێوە بچێتن و زۆر شتی دیکەش کە جەخت لەوە دەکاتەوە کە مامۆستا لەمە و دواوەکو پێشتریش لە سیستەم هەبووە بەڵام لە یاسا نەبووە مامۆستا نابێت لە بەکەلۆریۆس کەمتری هەبێ و بەکەلۆریۆسیش بە تەنیا کافی نییە وەکو گوتم دەبێت ساڵانە بەشێکی پێویست ڕاهێنان وەربگرێ و هەروەها هەر پاڵپشتێکی دیکەش کە پێویست بێتن دەستە بەردەکرێت بە پێی ئەم یاسایە بۆ مامۆستا ئیمتحانات گۆڕانکاری زۆری بەسەردادێتن بە پێی ئەم ڕەشنووسە هەندێک فلتەری دیکە دانراون بۆ نمونە لە 4 بنەڕەتی لە 8 بنەڕەتی هەندێک تاقیکردنەوەی نیشتمانی دانراون نەک بۆ ئەوەی بڵین تەڵەبە بخەینە حاڵەتێکی وا بڵێن تۆ دەرچوویان دەرنەچووی نەک بۆ ئەوەش کە خەڵکی ڕێزبەند بکەین تۆ یەکەمی تۆ دووەمی تەنها بۆ ئەوەیە
کە بزانین لەکوێن هەڵسەنگاندنێکی دروست بکەین لەسەر ئەو بنەمایە پێداچوونەوە بکەین بە پرۆگرامەکانی خوێندن بە ئاستی مامۆستایان بە چۆنێتی بەڕێوەچوونی قوتابخانەکان هەروەها ئیمتحانی نیشتمانی لە پۆلی 10 و 11 دانراون بەڵام ئەم ئیمتحانانە فەرقیان چیە لەگەڵ ئیمتحانی وزاری فەرقەکە ئەوەیە کە تۆ ئەسئیلەی موحد تەوزیع دەکەی بەڵام پرۆسەی ڕاستکردنەوە و تەسیحی دەفتەرەکان هەر لە قوتابخانە دەبێت یعنی ئەو متمانەیە بە ئیدارەی قوتابخانەکان دەدرێت ئەویش زۆر سوودی هەیە یەکێک لەوانە هەموو جا دەگوترێتن تەڵەبە دەخرێتە مەترسی ئەوەی تەنها چەند سعاتێک لە پۆلی 12 لە سەف بێت و هەموو چارەنووسی دیار دەکرێت نەخێر ئەمە بەشبەشی دەکەین 20 دەرەجەی 10 20 دەرەجەی 11 و بە ئەسئیلەیەکی یەکخراویش جۆرێک لە دادپەروەری و لە هەلی یەکسانیش دەڕەخسێنین بۆ تەڵەبەکان و گۆڕانکاری زۆر هەن لەم بوارەدا بەڵام بابەتی وەرگرتن لە زانکۆ پێمان وایە بەپێی ئەم ڕەشنووسە تەڵەبە دەتوانێت پۆلی 12 تەواو بکە ئێمە پێی بڵین تۆ دەرچووی ئامادەیت مەرج نییە تەقدیمی زانکۆ بکەیت ئەگە تەقدیمی زانکۆ بکەیت ئەم نمرەی ئێرە دیسان کافی نییە لە زانکۆ تاقیکردنەوەیەکی تر دەکرێت بە پێی تایبەتمەندی هەر کۆلیجێک و هەر زانکۆیەک لەگەڵ ئەم دەرەجەیە تێکەڵکێش دەکرێت و تێکڕایەک وەردەگیرێت و ئێستا لە وەزارەتی خوێندنی باڵاش کار دەکرێت لەسەر ئەوەی کە چاوخشاندنەوە بە بابەتی وەرگرتنی ماڵبەندی بکرێت بۆ ئەوەی بە شێوازێک بێتن جۆرێک لە دادپەروەری زیاتری تێدا بێت بە پێشەوانەوە یاسای پێشووتر تەرکیزی زیاتر لەسەر پەیکەری ڕێخستنی وەزارەت بووە لەم بەشانە پێکدێت و ئەم بەشەوە ئەم ڕەشنووسەی نوێ جەخت زیاتر دەکاتەوە لەسەر پرۆسەی پەروەردە و فێرکردن زیاتر لەوەی کە بڵێن یاسای وەزارەتە یاسای پەروەردە و فێرکردنە جەخت دەکاتەوە لەسەر ئەوەی کە منداڵان لە کوردستاندا بە شێوەیەک پەروەردە بکرێن کە لە داهاتوودا تاکێکی ساڵحی باشی لێ دروست ببێ کە بتوانێت خزمەتی وڵاتەکەی بکە و هیچ بابەتێکیش کە پەیوەست بە کللتور و بە ئاین و بە تایبەتمەندیەکانی گەلی کوردستانەوە هەبێ بە هەموو پێکهاتەکانیەوە هیچی مەترسی لەسەر نییە لەسەر ئەم ڕەشنووسە دڵنیایی دەدەم کە هەموو لایەک پێ ڕازی دەبن و بە خێری گشتیش دەگەڕێتەوە ئینشاءالله. طبعا بابەتی هەر بابەتێکی یاسایی هەر بابەتێک پێشنیازە یاسا بێ پەرلەمانتار گەڵاڵیکە یا حکوومەت گەڵاڵیکا و بێتە پەرلەمان بەڕاستی ئەمە وابەستە نییە بە تەنها بە پەرلەمانتارانەوە پەرلەمانتار ڕاستە نوێنەری خەڵکە لێرە بەو پەڕی توانای خۆمانەوە ئەدای واجبی خۆمانەکەن بەڵام بەبێ ڕای گشتیش لەگەڵمانە هاوکار بن مامۆسایانی بەڕێزی مینبەر مامۆسایانی خوێندنگە و قوتابخانەکان مامۆسایانی زانکۆ و کۆمەڵگەوە هەموو ئەوانەی میدیاکارەکان هەموو ئەوانەی بەرپرسیارەتیان هەیە لەم کۆمەڵگە تاک بە تاک بەرپرسیارن بەرامبەر بە تایبەت یاسایەکی لەم جۆرە چونکە دوجار ئەم یاسایە سبەی نەبێتە و حەکەم لە نێوان قوتابی و مامۆستایە پرۆگرام و قوتابی و مامۆستا و سیستەمی ئیداری و ئەم یاسایە بڕیارەدانەوەی داهاتوو چی بن و چ جۆرەنەوەیەک پێ بگەێنین بۆیە بە هەر هەمومانەوە گرنگە زۆر وشیارانە زۆر بە ئاگایانەوە ئیشکەین لەسەر ئەوەی یاسایەک دەربچێ دوایی شەرمەزاری لای خوا شەرمەزاری لای خەڵکی خۆمان نەوەکانی ئایندەشمان نەبین و نەوەکانی ئایندەمان نەسپێرین بە پەروەردەیەک کە نازانین ئایندەیان چییە کە نازانین داهاتوویان چییە یعنی بۆ نمونەکە عیمران با من ئەم نمونەیە بچووکەت بەمێ ئەوەی لە ئەمریکا هەفتەی پێشووتر ڕوویدا کە گەنجێکی 18 ساڵ چووە خوێندنگەیەکی ئامادەیی 18 قوتابی و مامۆستایەکی کوشت ئەگەر ئەمە لە مەکتەبێکی کوردستان ڕووی بدایە هەموو میدیای ئەوەی کە ئێستا سەهیۆنیەت بەشێکی گەورەی لە پشتیوێتی لە دنیاە هەموو ڕوویانەکردە هەرێمی کوردستان ئەمە خەتای وانەی ئاینە ئەوە تا مەسەلەن بابەتە خوێنن تونڕەوی خەتای مامۆستایانی مینبەرە ئێمە لە کوردستانە بێجگە لە خێر و خۆشی و چاکە لە ئاینی ئیسلام چ شتێکی ترمان بینیوە تاوەکو لە یاساکەمانە ڕنگ نەداتەوە بۆیە زۆر گرنگە هەموو ڕای گشتیش لەگەڵمانە هاوکار بێ بۆ یاسایەک دەرکەین یاسایەکی یعنی پڕ بە پێستی کۆمەڵگەکەی خۆمان تعبیر بێ لە ئێستەی کۆمەڵگەکەمان لە ئایندەی کۆمەڵگەکەمان لەگەڵ ئەو تێبینی و سەرنجانەی کە باسمان کردن بە دڵنیاییەوە بوونی یاسایەک
کە پەیوەندی نێوان مامۆستا و قوتابی، پەیوەندی نێوان قوتابی و پرۆگرام، سیستەمە ئیداریەکان، پەروەردە، وەزارەت، بەشەکان، هەموو ئەوانە ڕێکخە کارێکی زۆر زۆر گرنگە و نقطەیەکی ئیجابیە و ئەمە بەڕاستی ماندووبوونی پێوە دیارە و کارێکی گرنگە و ئەکرێت لە کاتی گفتوگۆکانی هەم لیژنەی پەروەردە، هەم لیژنەی یاسا، هەم پەرلەمانتارانە و دەوڵەمەندتر بکرێ و ئەوانش لە کۆمەلگا ڕەیان هەیە، قسەیان هەیە، یاساکە دەوڵەمەندتر بکرێ بۆی بەڕاستی ئەم قۆناغی کە ئێستا با بڵین سیستەمی پەروەردەمانتیایەتی لەو قۆناغە دەرچێت، چونکە بەشێکی زۆری ژیانی پەروەردەیمان بە ڕێنمایی ڕێکخراوە، بە بڕیار ڕێکخراوە، لاوازن قووەتیان نییە. کاتێک چێتە قەزەیەکی پەروەردەی بچێتە دادگا نازانێت بە چی بڕیار بدا. بۆیە بوونی یاسایەکی لەم جۆرە خۆی لە خۆیان بەو مادانە کە من نەزانم هێندێک درێژ دادڕیتیایە ئەکرێ ئەوانە کەم بکرێتەوە و خاڵێکی ئیجابیە و ئەبێتە دەستکەوتێک بۆ خەڵکی کوردستان. ئێمە کاتی خۆی کە قوتابی بووین سپاس بۆ خوا هەر لە قۆناغی بڵێن ئیبتیدایی و ئەو کاتە ئیبتیدایی هەبوو، سیستەمی بنەڕەتی و ئەوانە نەبوو، هەر لە ئیبتیداییەوە ئەو کتێبێک کە پەروەردەی ئیسلامی بوو، ئەتەربیە ئیسلامیە بوو ئەو کاتە مامۆستا، یعنی بیرم دێتن مامۆستایەکی تایبەت کە خەریجی شەریعە وانەکەی پێدەگوتین، پڕ بوو لە ئاەت، پڕ بوو لە فەرمایش، پڕ بوو لە تەفسیری ڕاوەی قورئانەکە و مانای کەلیمات و وشەی قورئان و فەرمایشتەکانی بۆ ڕاوە دەکردین. بەڕاستی هەر کەسێک، هەر قوتابێک ئەگەر حەزی بکردایە تاوەکو دەگەیشتە قۆناغی ئامادەیی، ئەتوانم بڵێم لە بیکەی قورآانی بکەی سێ بەشێکی قورآانی لەبەر دەکرد تا ئەو کاتە. ئەمە گرنگیدان بوو بە پەروەردەی ئیسلامی کە جۆش دەکراین، فێر دەکراین کە چۆن قورآن لەبەر بکەین، کە چۆن فەرمایشتەکانی پێغەمبەر صلی الله علیه و سلم ئەزبەر بکەین و چۆن بتوانین تعاملی لەگەر دقە جوانەکانی قورآانی پیرۆز بکەین. بەم شێوەیە پەروەردەی ئیسلامی لە زمانی ئێمە گرنگی پێداوە. ئێستا ئەگەر بەراوردی بکەین ئەتوان بنم ئاسمان و ڕێسمانی فەرقە. بەدڵنیاییەوە کاتێک کە سەیرەکەی ئەگەر ئیهتیمامێکی تەواو بە پەروەردەی ئیسلامی بە ئاین بدرابایە، بەڕاستی لە ڕووی سلوکیات و لە ڕووی ینی ئەخلاق و پەروەردەکردنی تاکەکانی کۆمەلگا لە ناو ناوەندەکانی خوێندن زۆر جیاواز دەبوو لەگەر ئێستا. ئێستا گوێمان لە هەندێک لە ینی شتی سەیر و سەمەرە دەبێت لە قۆناغی بنەڕەتی، لە قۆناغی بڵێن ئامادەیی. ئەمەش ئەگەرێتەوە بۆچی؟ ئەگەرێتەوە بۆی کە ئاین بێئەرزش کراوە، ئیهتیمام بە ئاین نەدراوە، پشتگوێ خراوە. ئەگەر لە ناو ناوەندەکانی خوێندن پەروەردەی ئیسلامی ڕۆڵێکی تەواوی پێ بدرابایە، من پێم وایە قوتابیەکانی ئێمە و خوێندکارانی ئێمە ئێستانێکە لە ئاستێکی زۆر بەرزدابوون، هەم لە ڕووی معریفەتی ئیسلامی، هەم لە ڕووی سلوکی ئیسلامیەوە. تبینیتمە ئەلسەر هەندێک سیستەمە دیترژی هەبووینە ئەم بژین بۆ نمونە پرۆژە یاسایدا هاتیت بژتن پولا چاریا بنەرەت تاقیکردنەکە نیشتیمانی دە ئەنجام دەتن. هیچ شکلێکی قوتابیە پولا چاری نەشێتن تاقیکردنە نیشتیمانی ئەنجام بدەتن. ما پێشنیار کردی بچتە پولا شەشێ، چونکە پولا شەشێ پتر قوتابی تێدگەهێتن، پێگەهێوی بەرفرەتە لێتێتن، دلوێری پتر شێتن کۆنتڕۆل کەتن. هەروسا تاقیکردنت بابەتی عبۆڕێ و gelek dana nimra و babetê serekî ev hemî hişta hindekî şwayîne rawstiya û êklan nebûyne ve. Berhindê em nûkeyt qonağa nivîsîna raportê da ku me wekî licine hemî kombonet xwe dikirîn lêtmîn telwêrê babetê serekî heta nûkem babet êkla nebûyne. Sê maddeyê mayîna rawstiyayê ev sê babete ihtimala bûme wek layanekî îslamî wek layanekî îslamî wek تمثيلا شريحة باشيا يا هريما كردستان كين دفما افسي ماده فيتن اكلابتن كو جريداين آيني هر زورينا هريما كردستان و ديارت بروجه يا سيدا پرورده اسلاميه هاتيا گوهارتن پرورده آيني ان شاء الله ام وكل جنب جهينا صياغه كوتوي كو فعلا ريزل آيني زورينا هريما كردستان بتأجرتن كيماسية تبي إيش شوان كيماسية بروجه كي زوري دريجة يعني مثلا بيكاتا وزارتي دهاتي وزارتي بيتفيا دجال بروجه يا سايدا نبا يا سايك السربة خوبة اللي دجال هندجي دا يا إناي كليات نافدا تبينيت مش تايبت من داور جرتينت بوري پروردي دا أفبويا دیاره اف پروژه یاسایه کنفرانس بونه هاتی نگیران
کنگره پروردهی بونه هاتی نگیران هر وصا رایا تایبتمند دوان بارا دانه هاتی ورگرتن بر هنده توقعت کن هفته دهاتی دا بیت پرلمانی بو خاندنه و دوه و البشتی هنگیجی ادوی ورزی تشریعی دا دنگ دان سر بیتا کرنه و ببتا یاسا خولا دویا خولا چاریج خولا پنجیجی پروژه یاسای پروردید ایتن لیج بر هفرکیت سیاسی لیج بر نکودنگیا لاینا پروژه خولا چویجی دا تی پر نبویا اگر الویریجی دا کودنگی نچی بتن سر هندک بابت سرکی بیتن ام خو وک لاینا اسلامی یان وک معارضه ما تبینید خو هبنو هندی ام بشین ریگری بین کو او بابتا وکیت پروژه ده هاتین تینا پارتن بله اپیت ویک بو بگومان ما گویی چنکی ما که زور سر پروژه یان یاسای پرورده و چیکو 31 سال کۆمەڵگا کان بەگشتی ئێستا ئیش لەسەر ئەوە دەکەن هەنگاوەکان و پلانیان لەسەر ئەوەیە کە خەڵکێک پەروەردە بکەن وەکو دەڵێ وجودی بێ باوەڕی بە هیچ ئاینێک نەبێت ئەو جۆرە کەسانەش بەڕاستی بەدەم کارەساتی زۆر گەورەوە سەر هەڵ دەکەن ڕۆڵی ئاین زۆر گرنگە لە بەتایبەتی لە تەمەنی سەرەتای قۆناغی گەنجانمان ببیندرێت گەنجێک کە فەهم و هۆشیاری هەبوو لەبارەی ئاینەوە غەڵەت ناکات بڕیاری هەڵە نادات کەسێک نابێت کە ڕۆحیەتی غەدر و زوڵم لە ئاستەکانی جیاوازی تەمەنەکانی خۆی بکات کەسێک پێگەی ئاین و پەیوەندی دەرونی و ڕۆحی لەگەڵ خوای پەروەردگاری خۆی بەهێز بوو لەسەر بنەمایەکی ئایدیایەکی دروست پەروەردەکرات دەبێتە کەسێکی خۆراگر لە بەرامبەردا خۆشەویستی ئینتیمای بۆ خاک بۆ وڵات بۆ بەرگریکردن لە هەندێک گرفت کە بەرەو وڵات دێت ئەوانە خۆراگر دەبن ئەوانە دەبنە خاوەن پێزانینێکی تایبەت بۆ خۆشەویستیان لە خاک و وڵات و بەرگریکردنیش لەیان کە لە دڵدا عەقیدە و مەبدە و خۆشەویستی خاک و وڵات بە بارگراوندی ئاین ئیسلام لەسەریانەوە ڕەنجی داوەتەوە وڵاتانی دنیا زۆر توێژینەوەیان پێشکەش کرد بە دوای ئەو پرسیارە و نەگەڕان چییە کاریگەری زیاتری هەیە لەسەر مرۆڤەکان بەوەی کە کەسانێکی خۆراگر بن و کەسانێک بن بەرهەمی ڕاستەقینەیان هەبی بۆ داهاتویان هەموو داتا و ڕاپرسیەکان کۆدەنگ بوون لەسەر ئەوەی ئەوانەی کە خاوەن ئایدیایەکن بە بیر و باوەڕێکی دروستەوە هەوڵ دەدەن هەنگاویان هەبوو یا گۆشکراون و پەروەردەکراون ئەوانە کەسی کاریگەر بوون ئەوانە ئەو جۆرە کەسانە بوون کە ڕۆڵ و پێگە و جێدەستیان دیار بووە لە بنیادنانەوەی جیلی داهاتویان بۆیە من دیسان دەڵێم بەڕاستی ڕۆڵ و پێگەی ئاین ڕۆڵێکی زۆر گرنگی هەیە ئەو کۆمەلگانەی کە مەبدەئی بیر و باوەڕ و مەبدەئی خودناسی لەلایەن بەهێز بووە کەسی زۆر کاریگەر بوون و دواتر لە ڕێی ئەوانەوە وەکو باسی مێژوو بکەین هەمیشە گرفت و کێشەی نێو کۆمەلگاکان یا هەندێک جەنجی جیهانی کە سەریان هەڵداوە هۆکارەکانی پەرتەوازایی بووە لە ڕووی مەبدەئەوە لێکترازان بووە لە ڕووی ڕاجیاوازی نەخوێندنەوە بە بۆ یەکتر بەرهەمی ئەوانە لەکوێ دەست دەکەوێتەوە بە هۆشیاربوونەوەی تاک بەبوونی مەنهەج بە ڕێزگرتن لە شوناسی مرۆڤایەتی ئەوەش لە ڕێی پەیوەندی مرۆڤەکانەوە لەگەڵ خوای پەروەردگاری خۆیان و ئەو فیترەتە پاکەی کە خوای پەروەردگار باسی فیترەتی مرۆڤەکان دەکا کە هەموو مرۆڤەکان لە ئاستی مرۆڤایەتی جیاوازن دەبێ هەست بە بەرپرسیارەتی ڕۆڵی سەرشانیان بکەن بەڵێ بە تاکید ڕۆڵی حکوومەت ڕۆڵی وەزارەتە بەرپرسەکان بۆ پەروەردەکردنی کۆمەلگا و گەنجان لە سیستەمی خوێندنەوە زۆر لاواز کراوە ئەوە تا بەدان پێداهێنانی کەسانی شارەزا و پسپۆر کە پێگەکانی خوێندن وەکو پێویست هەنگاو نانێن یا سیستەمێکی باش لە بەردەست نییە بۆ پەروەردەیەکی تەندروست بۆ جیلی داهاتوو بە هەمان شێوە شانبەشانی ناوەندەکانی خوێندنمان ڕۆڵی مزگەوت بەڵکو بەرزتریش بینراوە لە پێشتر بەڵام دیسان ڕۆڵی مزگەوتیش کەم کراوەتەوە لە بەرامبەردا ڕۆڵی خێزان وەکو بەرپرسیارەتی لەوەش شپرزەیەک دروستکرایە ئەی سەرنجام و ئاکامی ئەو جیلی ئێستا لە چی سەر دەرەکە ئێستا زەنگە مەترسیەکان دەبینین کە شیرازەی تێکچوونی خێزانی و ڕنگدانەوەی هەندێک هەڵەی زۆر سەیر و چاولێکردنی گەنجان لە ڕووی هەندێک حاڵەتی پەنابردنە بەر حاڵەتی خۆکوژی یا بەکارهێنانی مادەی هۆشبەر ئەوانە هەمووی زەنگی مەترسیدارن بۆیە بە شێوازێکی گشتی لە وڵاتانی پێشکەوتوو لەگەڵ جیاوازی بیر و ڕاش بەڵام هەندێک پرەنسیپی گشتی هەبووە کە لێکی نزیک بوونەوە کە لێواری بەهەدەرچوونی
تاقە و توانای گەنجانیان جێراوەتەوە بەوەی کە ئەگەر جیاوازی بیرۆڕاش هەبوو بێ بەڵام لەسەر کۆمەڵێک بەها و بابەتی گرنگی داهاتوی وڵاتیان یەکدەنگ بوونە لە ڕووی داڕشنەوەی سیستەم لە ڕووی جێرانەوەی پێگەی ئاین بۆیە بەڕاستی گرینگە هەنگاوەکان سر بکرێنەوە و جیاوازی بیرۆڕاسیاسیەکان وەلا بندرێن بەڵکو لە خەمی ئەو کانزایە گەورەی وڵاتمان بین کە گەنجان لەسەر پەروەردەیەکی دروست لەسەر ئیرادەیەکی دروست ڕابهێنرێنەوە و پەروەردە بکرێن. لە قوتابخانەکان هێرێم ڕۆژانە چەندین گرفت ڕوبەڕووی قوتابی دەبێتەوە. ڕێژەی واسێنان لە خوێندن، پێوەری بینایی باش و هاو ئاستی سەردەم، پێوەری کاتی وانەی خوێندن، پێوەری بەراوردی خوێندن و خواستی بازار، پێوەری ئاستی مامۆستا کە بە گوێرەی راپۆرتی ڕێکخراوی یونیسێف لە 165 مامۆسایانی کوردستان شیاوی مامۆستایەتی نین و پێویستیان بە خولی تایبەتە. لە هەرێمی کوردستان کردی پەروەردە بەرەو ئایندەیەکی مەترسیدار دەڕوات ئەگەر بەوردی کار لەسەرم پێشنیازە یاسایە نەکرێت و کە لە ئێستا لە پەرلەمانی کوردستانە و لە بەردەستی لیژنەی تایبەتمەندایە بۆ نووسینەوە و گفتوگۆکردن.